خۆشم هیچ خۆشخەیاڵ نیم بۆی بەڕاستی لە ئێستا ئەم پرۆسەیە بگا بە بەرۆکی مالیشیە ما خەونێکە لە هەرحاڵ ڕەنگە ڕاستیا ئەوەندە دوور بێکە بیلەوە نەکرێتەوە ئێمەمانە بیلەوە ناکەینەوە ئەکە ئەچێ بەرۆک بۆ وەگرێ بەڵام ئێمە بیلەوەکەینە دەرفەتێکی فراوانی کۆمەڵایەتی داوە بەدەست ئێمەوە بەدەست خەڵکی عێراق و کوردستانەوە بەدەست سوارچێوەیەکەوە کە لە ئاستی کۆمەلگا بتوانین بە ڕۆشنترین و شەفافترین شێوە قسەی خۆمان نهجی خۆمان بەرنامەی خۆمان حتا تێگەشتنی خۆمان ئەم پرسیاری کە تۆ ئەیکەی بەشێ لە وڵامەکەی من ئەوەیە کە ئەو تەسەوراتە جێ بکەوێ گەندەڵی تەنیا گەڕانەوەبردنی پارە نییە سیستەمێکی سیاسیە لە هەر حاڵە خەڵکی کوردستان و عێراق مافی خۆیانە تێبگەن ئەم سیستەمە چییە و ئەم جەدەل و مناقەشاتە ئەگەر بەو ئاڕاستە ئەبڕوە هەم کاریگەری لەسەر بیر و ڕای گشتیە بێ هەم لەسەر وریاکردنەوەی خەڵکە بێ هەم لەسەر پلان و بەرنامە و استراتیژیەتێکە بێ کە چ جۆرە دەسەڵاتێک و چ جۆرە حاکمیەتە لە کوردستان و عێراق ئەتوانێت شەرعیەتی هەبێ و ئەتوانێت دەستی دەسەڵات و حکومت لە کۆتا بهێنێت لە دزینی سەرۆت و سامانی ئەم کۆمەلگایە.